هوا هەوڵدا کوردان ژناو ببن لێ کورد ژناف نەشون هەوا هەوڵدا کیمیا باران بکەن لێ هەر کورد ژناف نەچوون هەوا هەوڵدا ئەنفال بکەن لێ هەر کورد ژناف نەچوون هەوا گەزیێن کچێن مە بڕین لێ هزاران کەزیێندن هاتنە بەهاندن هەوا گەنجن مە شەهیدکردن لێ هزارەها گەنج ji dayîk bûn ev Kurdistan e ji nav naçît Kurd natırsin û naşkin dê her serkevin her bijî berxwedana Rojava her bijî Kurd û Kurdistan Silav bîneran ez dê jîn Mizorî de vê saetê de ji berxwedana Rojava ji ev rewşa çêbûyî li Rojavayê Kurdistanê em dê divê saetê de hin munaqeşe û gotûbêjan bikin li ser ev rewşa herî germ li ser Kurdistana Rojava çêbûye li ser Kurdên me çêbûyîne xweşhalî ve piştevanî helwîstên ciwan yên kiç û Kurd kur yên Kurdan bi giştî li seran serê cîhanê helwîstên wan yên ciwan hene dijminî hewl da me jêk cuda bike lê bi xweşhalî ve îro Kurd yekin yek dengin yek helwîstin yek rengin Dijminî wisa karek kir em zêdetir nêzîkî hevkirin. Kurd zêdetir kirin yek parçe, kirin yek deng, yek helwîst. Kurdistan qet nabe bi çwar parçe. Her tim dibîne ek parçe û yek Kurdistana mezin, yek deng û reng. Bîneran de vê saetê me bê mêvan dê hebin li ser rewş ya hey digel aliyekî ئاگربەست هەیە شەڕژی بەردەوام هەیە لێ تشتێکی هەری گرنگ هەیە و بە پرۆژە یاسایەک ئیرۆ ئەف دەنگڤەدان و هەڵویستە گەشتە وڵاتن زلهێس یەک جوان وڵاتی ئەمریکا ئەنجومەنێ پیرێن ئەمریکا بڕیار وسایە دەنگ بێ پرۆژە یاسایەکێ بدە ئەف پرۆژە یاسایە بە پشتەوانیە یان بە پشتگیریکردن و پشتەوانیە کوردên Rojava ev proje yasayê yasayekî gelek giring e ji bo Kurdan eger em bizanin pêwîst e her kes ji aliyê xwe ve deng bi evê proje yasayê bide çunke proje yasayekê giring e bi xweşhalî ve helwîstê Kurdan helwîstekî ciwan e heta niha gelek bi piştevanî û bi germogorî û bi moralekî giring û bilind hatine pêş bi xweşhalî ve bi hîviya wê çendê ev proje yasay Lindsey Graham senatör yê Emerîkî ku ev proje danaye li wê derê helwîstên wan jî hene dibêje pêwîst e niha em piştgiriya Kurdan bikin ez daxwaz ji her Kurdekî dikim li her aliyekî li her cihekê cîhanê piştevaniya evê proje yasaya piştevaniya Kurdan bike çunke ev proje yasa bû me wekû Kurd giring e دیمن هنه از خوازن هفکارین ما دیگل مدا اوان دیمنان کو دی چوا به صوت و صوره به دنگ و رنگ ام دی نشاه بدین هن دی چواشین دنگ به اوی پروژه یاسای هری گرینگ بدین هفکارین من آماده اگر آماده به ام پیک و بلا ام تماشا بکین بزانین بچاوا دنگی بدین پێویستمان بە ناونیشانی ئەو وێبسایتە دەبێت کە دەتوانین لە ڕێگەی و دەنگ بدەین من لە کاپشنیا لە کۆمنت بۆتان دادەنێم ئەمە کۆپیەکەین و ئەچین بۆ یەکێک لە براوزەرەکانی کە مۆبایلەکەمانە هەیە بە نمونە من گۆگڵ کڕۆم بەکارهێنم و لێرە ئەو لینکە پێست دەکەین و پاشان ئینتەر دەکەین وەک لێرە ئەبینین 125770 کەس تاکو ئێسا پاڵپشتی کەمپینەکەی کردووە با بڵین پرۆژە یاساکەی کردووە لێرە لەم چوار گۆشتە زەردە ئێمەش بەشداری ئەکەین لێرە تەنها پێویستەکە ناوی خۆت بنووسی و لێرە ناوی باوکت و لێرە ئیمێل ئەدرسێک منم ئیمێڵە بەکارهێن ئەگەر ویستە کۆمنت بنووسی پێویستەکە پێشتر لە ناو وێبسایتەکە ئەکاونتی تایبەت بە خۆتە دروست کرد بێ و کۆنفێرمە کرد بێ ڤێریفایت کرد بێ کە تۆ خاوەنی ئەو ئیمێڵی ئەگە پێویستە بە کۆمنت نووسین و شتیوانە بوو ئەوە پێویست ناکە کە ئەکاونت دروستکەی تەنها بەم ستێپانە بەشداری پرۆسەکە ئەکەین و لێرە لینکێکمانایەتێ توانین لینکی ئەمە شێر بکەین لەگەڵ هاوڕێکانمانە بۆیە بە پرۆسێکی خێراتر بگەنە ناو وێبسایتەکە لێرە ئەمەمان ناوێت هەروەها دە کەمپینی تر ئەخاتە بەردەمت کە تۆ دەتوانی لەسەر ئەوانش ئیمزا بکەی ئێمە مەبەستمانە کەوی خۆمان دەنگ بدەین جارێ
بەم جۆرە کە ئەمەد بینی واتە تۆ بەشداری کەمپینەکەت کردو و تکایە لە دوای ئەم هەنگاوانە ئیمێڵەکەتان بکەنەوە هەمان و ئیمێڵی کە داخڵمان کردبوو لێرە لەم چوارگۆشە زەردە کلیک بکەن بۆیە بیسلمێنی کە تۆ خاوەنی ئەو ئیمێڵیت. بەvê rêyê tu tişê tu dikarî dengê xwe bideyî ji bo evê projeya sa giring heta niha nêzîkî 200,000 kesan deng dayne pîviya wê çendê bigehte milyonan milyaran dengan ku ev proje bête cibcêkirin bête pejrandin û dengî li ser bide piraniya Sînatûrên Emerîka biryar wisa daye ku em hemû dê piştevaniyê jê bikin û dengî jî li ser bidin. Ez bême ser babetê me yê ev şerê ku çêbûyî li Rojavayê Kurdistanê her tim şer çêdibin Kurdên me dibine qurbanî. Mêvanên min dihebin amaje bê mêvanên xwe bikim ew jî Bêrîvan Mihemed endama PYD ye li Başûrê Kurdistanê mêvana me li stûdyoyê bixêr bê Bêrîvan xan xweşhalim gel me dayî. Her wesa derûn sayî me son çavdêrê siyasî ye ew jî biryar wisa lê Swîdê digel me da be her wesa Hesan Şero hevserokê Encûmena Cêbcêkar ya Kantona Cizîrê ez bawerim li Qamişlodê digel me da be. Belê spas bû beşdariya hewa bixêr bên ser çavan ji bo Kursat News. Ez destpêkê ji te dest pê bikim Bêrîvan xan. Ev piştevanî ev pêşgêriya Kurdan dibînin berdewamî heye li seranserî cihan ku her cihekê Kurd lê ye eger kemiyeka kêm jî bibin lê destê wan bilind e alayê wan bilind e piştgirî û piştevaniya Rojava dikin vî demî da çend giring ev helwîstê ciwan yê Kurdan hebe. Sereta di şexsê şehîdê hebûn û rûmetê şehîdê yekbûna Kurd şehîd Ehmed Hêmin ew ê Kerkûkî ku li Rojava şehîd ketî hemû şehîdan bîrtînin. Rastî îro dem hatiye ku wek gelê Kurd nasnameyê xwe bide nîşandan. Yani naberê dijmin em kiribûn çar parçe. Sed salekî sermer derbasbam çar parçe bûn. Sîstemên cihêreng li ser me hatin meşandin. Ew sîstemên ku hatine meşandin yani her rengekî bi her şêwazekî hat meşandin. Kurd ji hev di parçe kirin, ji hev dûr xistin. Ji bo wê jî demê mijar dibe Kurd yani me tirsî di çavê dinyayê de diyar dibin. Taybet ne tenê di hundir rojhilata navî di hemû cîhanê de metirsiyekî mezin jiyan dikin. Halbuki bixwe dizanin yani herkes jî dizane Kurd însanên aştîxwazin. İnsanên ji bo rûmetê xwe, ji bo hebûnê xwe ew qas ket û berxwedanî û êmek dane. û bi sed salan yani ne tenê sed salek bi sed salan berxwedanî û berevanî li ber hebûnê xwe dane li ber zeviyê xwe dane li ber yani her tiştekî ku rastî neteweyê xwe pê biparêzê dane. Ji bo wê jî îro piştî sed salekê ku rastî lozan derbas bû û ta niha yani her carê siyasetên qirêj li ser Kurda hatin meşandin ku Kurd ji yektir qut bikin, Kurd bênasname bihêlin, Kurd ji hebûnê wê xerîb bihêlin. Lê di vê demê hanê da me dît yani bangewaziyekî rastiya at kirin di wê bangewaziyê de bi cûşekî mezin hemû Kurd di Kurdistanê de jî li dervayê welat jî yani bi her wê hestî neteweyî rastî beşdarî vê bangewaziyê bûn. Ev yeke ta çend dilxwe me wekû me Kurd yani bê ciyawaziyan, kiçeyan, jinan, kesê bi temene heta dibînin zarokên 2 salî, 3 salî beşdarin. Ev yeke çend cihê dilxweşiyê ye. Rastî eger ême vê bûyernê ku bi ser Kurda da hatiye bînin bîrê xwe her tim Kurd berevanî yektir kirine. Belam yani hêzên desthilatdar ew yani Kurda ew netewiye di hundir Kurda vemrandibû. Lê di vê demê dawiyê hat diyar kirin. Rastiya Kurd çi ye, dîroka wê çi ye, heya kengî hatiye, bi çi şêwazê hatiye. Yani hemû bi hevdir e dan girêdan û ew girêdanê ku îro em dibînin rastî bi bangewaziyekê bû hemû Kurd rabîn ser piya. Rasta ev cihê dilxweşiyê ye dijmin neşiya me jêk veket lê
بوی شەڕی ئەم نێزیکتر کرین هەم زیدەتر یەک دەنگ و یەک هەڵویست کرین دەست خۆش دیسانە زێڤە گەڕمە جەمتە لێ ئەس بچمە قامشلو کاک حەسەن شەڤاتە باش سپاس تو دگەلمەدای ئەس خوازم نەها بزانم ڕەوشە ڕۆژاوای کوردستانێ بگشتی ڕەوشا و لە هیچ چاوایە ڕەوشا خەلکی چاوایە بتایبەت کۆ ئاگربەس هەیە لێمە دیت دوه بشاف ئیروژی هەند ئێرش بەبەرداوامی یان بین ئێرش بەرداوامی هەنە لەسەر ڕۆژاوای کوردستانێ بگشتی بۆ مە بەحەز بکەی ڕەوش چاوایە نەها سپاس شخصي شهيد احمد عمر مو شهيد مثلا شرشة رجاء شرشة كشتي بيتني وجزائري تجاه لبرابري كذا ويا بله شو باجاني طامشو شوي تأخر رجاء كردستان شوي باجاني سكتان وكردستان قبل ما باشري كردستان تبعت حتى باشري كردستان شيء مسكنا بالفضان هو الإسلام. وهذا بس في بعدين في باجنة أقول بس هذا شوي أما يبدأ في شيء أبشتين بداية مثلا يا شامل قامت هذا بس هاتين رواية بيبقى رواية رومانا يشي كلمة مثلا في أصل برامبليونا تقدرني بقولي كمزون تكوشينا بقولي كمزون هندلي بيه دوكي أول هندلي بيه شنين تجواري بدان المشهد تقدرني بقولي كمزون سلسلة رجوعي كمزون هذا المشهد حتى الكلمة نهار كده دراسوش جار شرط تكون كده بالدرون خاصة شين بالشربان من يقول هذا فضل شيء كثير شيء شلاب عم عليه تكمل هم تجربة حسب كي جاجة محول دان باشا لكن بس دايما شربان من شيء مطلوب هذا فضل التقديم كان حسن بله ما گربەس هەیە چما وانجورە ئێرشان ئەنجام دەدا بین بۆ ترساندنا خەلکیە یان بڕاستی دخوازن وان جوهانوان دەڤەران داگیر بکەن ئەو چ دخوازن نها بلال بدي أم باوايكي بكري سر بأكرانا فيروس بيجن يعني باوري بهيزة كبيرة باوري بهيزة كابنا ما بهيزة كبارتيش رخصتي كبيرة كومين شكل كومين هو بوليتيكا الشركة تبقى وليد مسؤولية على الرئاسة حتى نقدر نفكر بتغيير بينما وزارة الفلسطينية ياجو بالياري وعليه عندي التعليمات من وزارة جاءت الشعبية وزارة الفلسطينية ياجو نافذ وزارة الفلسطينية أرتش عربي السوري يعني كونوا شكلنا شو يجي أنا بس تمشي عليه واضح في الفكرة وقواعد سيستماتيك المشابه نجي يقولوا يك قواعد بيجي وأولي أنا بس هذا تعطيه هذا بيجي بس كلمة بس إذا حتى لو كان حاجة هكذا أقدر بس جالي هذا نهاد باشە ئەس خوازم ڕەوشا کوژبەران بزانم بگشتی ڕەوشاوان چاوایە هەڵبەت بە بەردەوامی ئالیکاریژی تێن ئامادەکردن کۆ بگەینن بۆ ڕۆژاوایی کوردستانێ لێ دەما زستانەیە و دنیا بگشتی گەلێک ساڕە ئەس خوازم بگشتی ڕەوشا کوژبەران بزانم ڕەوشاوان چاوایە شو روشة بشوية وقت البرية حصل بشتيش هم البرية حصل هم مجلسها عارفين يا سكابونا تسيد بشتي هيا وهر بجاري شيء هم وقت البرية حصل وهم وقت مجلسها عارفين شيء جويدي كاري شو مسألة بشوية تشتغل بس البرية هذا
لكن سفرية نبات الكوشيني ده حموس سازية نبات الكوشيني كجلي كي مصدومنا أو خارج في داري مدايا راوسمه شو بيفشوا سنتية ده بدي بيتشتم يكون في الفازة أحمد هابيتك أهم جالي بشبه بش حموس سازية من هذا نبات كانوا خباتك في المزرعة للبداية هم يجي شفافية يعني بريفيريا خسرت نت أواي كيلو نت أواي أراند حتى أواكرين هرتم لكينا بشر تكوشين بفضل لكينا بينا حتى أواكرين أو ترفتين وفيجن أواي كي دبر ديجاري أراند حتى أواكرين أو ترفتين زيدا دست ما بريفيريا خسرت أمني وكنت تواسي المسألة كوشبرة لذاك كذي أثبت وين نراس لهذا قولي ترفتين دست ما الامكانيات ان البدريه خاصه اللي يبغى زحمه يبغى واسطه يتبين شويه يكون عندي بدري يشتري شويه مثلا اللي يقدر ينهار شيء مش عليه مجلس عقلي مش عليه كوميتي من دستور هذا بارين جراكي بين الشباب اما حاجه ثواني حاجه ثواني صوت مني اللي هي بريكي هاي او فارني شيء الكتريكي شيء باشا زانیاری لجمته هنا بزانم روشا کوبانی چوایا کو روشا کوبانی اتانا ها دور پیچ کریه آلی کاری ناگه نویره ما دیمنن گلک دل ایج دیتن کو پراستیت ناوا کوبانی ده بونه نهار روشاوی چوایا روشا خلکی چوایا روشا زاروکان چوایا لا يعني روشا كوباني شوج نزل في شباب جاي تكليه ما روجانا ملي خاطر بين الشيكري روشا كوباني باجاري بالفضاني يجو تنبونا داعش الويدري تنبو إيرو تبيتشك جليكي مصد الحرشة اللي كوباني فيها كلمة هذا فضاني جليكي مصد الكلام لها البيجي تدريب كوباني عاجل كيفورك وكارب على يعني مسألة حتى مسألة دام مسألة شيء زروقة بتنقل مسألة الماء يقدر يجري جلي الحياة شوية هجمارك أكثر مصر اشتغل كوباني باشا كاك حسن بله تزانياري هنا وكوكو زختك هيا نها لسر حكومة سوريا حكومة الشام بكرن كوريا كيمروفي وبكش بوكالي كاري بين قادن هيش هولك هيا هتانها لا هو ده بينك الراس السيد كل زواجين ما يقول كتير بيرو بالمنظمات الرئيسية مع التكليف والمبلغ كده وقت نفسي عم بوارش من التكليف مع شكلنا التكليف بالمنظمات الدولية شيء شو صارت كده حكومة الشامل بتكون شو ثاني مسألة من الرفاهية كوباني باشا قال لك سباس بو حسن شرو اندامك وهفسروك انجمنا جيب جي كاريا كانتونا جزيرة لقامشلو تتقال ما بوي قال لك سباس بو بشداريات داس خوش از بچما سويت جل جم كاقدرون شفاتا باش سباس تجيد قال مداي اس تخوازم داس بيكي لسر اوان هلويستين كردان مديت لأوروبا لكندا لأستراليا لهولندا بقشتي لسرانسري دنياي هلويستين كردان هلويستين جوان هبونا يعني ديما انقلق جوان هبونا لدربي كردستاني اف هلويستا في يك دنگيا اف پشتوانيا كردان جبها بدو چند گرينگا حتى چند كار زختك دروز بك لسر ولاتان جبوكو او جبينا سرخط پشتوانيا كردان بكن ئەم کاتتان باش دەستان خۆش بۆ بەرنامە جوانە سپاس گوتەژی سپاستانە بەڕاستی ئەم هەڵوێست ئەم کارەدانی کە لە ڕۆژ ئاوە ڕوویدا کارێکی زۆر نامرۆیی بوو شتەکانی کە بە چاو خۆمان بینیمان ئێمە زۆر نەکەتی بۆ بەرامبەر بە ملەتی کورد بۆ دەیەمین جار دووبارە ئابێتەوە بەڵام یەک دیوێکی هەبوو کە زۆر ئەرێنی با بڵێن پۆسەتیڤ بوو بۆ ملەتەکەی ئێمە ئەم کێشەی ئاخیر بوو بە گەورەترین چارەسەر بۆ یەکبوونی ریزی کورد ئەمە زۆر مهم بوو کە ئەیبینین کوردەکان لە هەموو جیهانە
هەڵوێستیانەیە بەێ دێنە سەر شەقامەکان یەکگرتنێکی زۆر بەهێز دروست بووە وەختە ماڵی کوردی دروست دەکەنەوە باشە ئەم هەڵویستە چی بە دوژمناڵێت من هیچ ناڵێم بەڵام ئەو مناڵە 2 ساڵەی کە لەسەر شەقامەکە ڕوە زۆر پەیامەگەیەنێ ئەوە ڕای منە بۆ هەموو دوژمنانمان بەڕاستی بەڵێ و من بەڕاستی ئێمە حەزەکەم بە دۆستەکانی خۆمان بە ڕۆژاوا بڵێم ئێمە ناوەستین دڵنیابن ئێمە هەر دایمە لە کارە ئەبین بەرامبەر بەو کارە نامرۆیانە ئەکرێت چکە من ڤیددیۆکانەمی لە پێش چاومە چی ڕوو ئەدا هەمووی کەوتۆتە دەستمان و لە جێگای مەبەستیش دامان ناوە فیسەبیلێتیە بگەن کە ئێمەی ملەتی کورد لە هیچ خۆڕایی چیمان بەسەر دێ ئەمە یەکەم جار نییە بەسەر ملەتی کوردادێ ڕاستە و بەڕاستی کەسانی قادای بەرز لە ئەوروپا ڤیددیۆکانیان بینیوە هەڵوێستیانەیە و پلانیانەیە ئەم دۆسانە دەچێتە ناو پەرلەمانی ئەوروپا و لەوانش ئەوروپا دڵنیاین ئێمە لەوەی کە ئیکاتە کارتێکی زەخت بەسەر ئەو قەراری کە ئەمریکا دای بۆ ئەم قەراری ئاخیری بەڕاستی ئەمە من ئەزانم هەتا ئێرە بەێ باشە ئێوە ڕۆژانە لەگەڵ خەڵکی بیانی کە ئێوە تێکەڵە بن یان لە ناو بازار یان لە شوێنەکان خەڵکی ئاسایی چیە دەڵێن سەبارەت بە ئەم ڕەوشی ڕۆژاوای کوردستان لەسەر کوردەکان چی دەڵێن دەربارەی ئەم شەڕە دڵنیا بە خاتووجان ئەوانەی لە ئەوروپان مرۆڤایەتیەکەن ئەستی مرۆڤایەتیان زۆر زۆر بەرزە ئەمما کە ئەیبینن بە چاو خۆیانە وەکو بەڕاستی ئێشێک چەنە بە ئێمەی کوردەگا بەوانشەگا دڵنیا بن لەو شتە بەڵام هەندێک جار کاتەکان بە حەقی کورد بێسپەتە بەێ فرسەتەکان ناگونجێ کە ئێمە بتوانین گۆڕانکاریە بەم وەزع بکەین ینی بەڕاستی دەوروبەرەکانمان زۆر بە ئێمە بەهێزتنە هەتام لەحظەیە بەڵام بەڵێن ئەدەم من ئەو سیاسەتەی دژمن ئیمڕۆ ئەیکا بڕوان پێ بکەن کۆتایی دێ لەبەروی بۆ ئەوان ئەنسوڕێتیان دروست کرد ئەوان جەهل دروست دەکەن ئێمە مرۆڤایەتیەکەین دڵنیا بن ئێمە پێشەکەوین ئەمە ڕایی منە باشە دەست خۆش بەریڤان خان من دەستپێکا بەرنامەیەژی ئاماژە بووێ پشتەوانیە کرد و پشتەوانیەک هەیە لە ئەمریکا ji بۆ پشتەوانی کردنا کوردان بە پرۆژە یاسایەکێ ڕاستی ئەفرەوشا و چێبووی لە ڕۆژاوای کوردستانی دەنگ بەدا لە سەرانسەری جیهانێنەوە ئەوروپا هاتیە سەرخات ئەمریکا هاتیە سەرخات مەدی سیناتورێن وان هەڵویستێن خوانی شان دەدەن سەبارەت بەیەکێ و لێندسی گرام سیناتورێ ئەمریکایە لە بڕیاڕووسا لە ئەنجومەنێ پیران دەنگ بە پرۆژە یاسایەکێ بدا لەسەر ڕەوشا کوردان دەبێژە پێویستە پشتەوانی و پشتگیریە کوردان بێتەکردن بڕیاڕووسایەژی سیناتورن دنجی ئاماژە کۆی چەندێکریە و بەلێ ئەمژی ئامادەینە کورد هەفپەیمانێ مەبووە دەمێن زەحمەت و تایبەتیان داعشێ ئەف یەکە تا چەند گرنگە دکارە چ گۆڕانکاریە دروست بکە ئەبێ ڕەوشا هەی ڕاستی ئەوە هەواڵتەیە کوردە دەبینن یعنی کورد بچێ کو دەرێ هەواڵتەیەکی دروستەکێ هەواڵتەیەکی ڕاستەکێ ji bo jî ew hevaltiyê rast û durust rastî dihêlê her kesek pê matmayê bimîne her kesek pê tesîr bibe bandûr bibe yenî di kesayetê Kurd de ew dilnizmiya heye ew dilpaqîjiya heye ew safbûn heye ku rastî tu carî ji însaniyetê xwe derneketiye ji bo wê jî her tim demê kesekî kêlek de bê zanibê ew qas ked û xebat û êmek ji bo ew hêzên tundrew ku rastî bibûn belayê serî mirovahiyê belayê serî cîhanê ku di şexsê Daeş de xwekom kiribûn yanî ewa jî bû wesileyekî rastî Kurdan ji nêz van nas bikin Kurd kîne çine projeyê wan çine di jiyanê de hebûnê wan ta kîjan astê heye ji ber her çendîn ême behsî Kurd bikin belam ewe ta astekê nehatibû naskirin Kurd çi ye
نها هركز كرد ناسي باشا ما بشتي شر داعش بشتي كو حسدي افهمي قربانيه افهمي شروانه بيشمرقه قرباني دانه هتان ها كرت نهات يا ناسكرن نافا جيهاني البت هات يا ناسكرن هلبت لي بوشي امريكا افيا كدقال كردان كر بيجين بوشي قلوبا كسك جبو حكومت الشامي هل كروكو بله انتكارن بيكي بكن براستي بويا جه برسياري بو هر کسکی بوچی امریکا افیاکه کردگل کردان راستی هم نها تزانه چما من اول تشتا دست بيكي بحث كر هفالتيا كرد راستيا كرد هبونه كرد يعني حياة آستكي نهات بي ناس كرن جبر هر چندین کرد هاتیه پرچه کرن یعنی دهم ملی اردنگاری ده هاتی پرچه کرن دیروک ده هاتو پرچه کرن کسی کرد ندناسی و کرد چیه دیروک و چیه هبونه و حیا کی جان آسته هیا بلام اول 15 سالن ده هندر روجاوا ده شورشک هیا ده ناو شورشی هاتیه دست بکرن ده و حتی روجه ایرو کجبری چیه دبن هبونه کرد ناساندن یعنی امن کان امریکا ده شخصی ترامپ تنه ده حکم بکن کو امریکا ترامپ تنه او بریارن کو درباره کردین داین کو راستی جار جار بریارن درباره کردمتین داین تدبیجی قیوی بریارنا نجوه انسانی کو راستی مروواهیه و تین نبوه انسانی کو راستی بانگوازی مروواهیه دکن یعنی جبوه جی یعنی پر جار هیا ده شخصا دا تنکان دولت حکم بکی یعنی ده شخصا تنکان دولت ناس بکی جبوه جی او کسی دانستان دن کرنه او کسی کرد ناس کرنه او کسی جنیز و کرد هبونه کرده دیتنه او نبونه هاتن سرخط یعنی ملکی و امکانم بجین کسن هاتن سرخط خواستن دوی دمه هانه دب تایبت پشتی هل بجارتن ترامپ هنک تبلی هوی چه بی پشتی هل بجارتن ترامپ دیسا درباره ام بجین روج آوادا سوریه دا باکور جلاتی سوریه دا گوران کاری چه بیجبر دمه هالبجارتن ترامپ و یکمین سرکانی و گریس بیچو عفرین چو اوا جاره دویمین ترامپ سر حکم دیسا کردا دخی بن زخته کی کوراستی کرد و انجامه ده هنو تونن جبوه جی اما دبینن ملکی و برجواندیه ده شخص هن کسایت دای ملکی و جی راستی انسانیه کسی برانبری خواه ناس دکن دبینن هبونه وان ناس دکن جبوه جی اما دبینن یعنی دهندر دمه اما بحثی یا صادکن حقوق دکن یعنی راستی اوا چندین سالن ام بحثی یاسایی کی دکن که ما فی کردات دواری پاراستن یعنی چه دهندر سوریه دبه چه در سوریه دبه یعنی تا روژه ایرو یاسایک دهندر سوریه ده درباری کرد نهاتیه کرن نه تنه درباری کرده درباری پکاتین کو دوده ده هندر سوریه ده جیان دکن جی نهاتیه کرن به کردی و به علویین و به درزیین و به سوریانین و یعنی نهاتی یاسایه کی که ما فی وان انسانا بپارزه نهاتیه جبوه جی اول در فته که که اما ببینن کسی کی وک لینسی گراهام توانه به پشتیوانی کرده بکی یعنی کسی وک ویجی هن هلبت بلام نها اگر انجمن امبیژن پیران دا بریاره کی به شکلی به داین هلبته gerek سر اساس انسانیت سر اساس مروواهی بداین باشه اپ پروژه یاسایه دکاره شری پراوستینه ل روشاوای کردستانی اگر بیتو همو سیناتوران ل انجمن پیران دنگ پیدا یعنی اوا جی بریاره نه گانن هنگ گوران کاری چه بکن یعنی نا اما لسر بجاهی جبوها بونه خوش شر دکن دوی بانگوازیه دا همو کرد گشتن یک یعنی کس نکانه به هبونه کرده این کار بکن دهندر سوریه دا تایبت یعنی کرد ام نکان بین جغرافیه کی بچوک تنه ام جغرافیه کی بچوک دخوازن یعنی سرک یعنی کوبانه جدرخه و سرکانیه و اوه دیتر تنه قامشلو حساکی بگرن یعنی برده یعنی سرانسری روج آوا ده لاتقیه دا کرد هنه ده شامه دا کرد هنه جهن کو کرد راستی تیدا جی گرتنه ده حمسه ده هنه ده هر جیه کی ده یعنی وک شیخ مقصود و اشرفیه پرن ده هندر سوریه ده جبو وجی
دەمە ئەم بەحسە یاسا دکن ئەم بەحسە یاسا تەنێ ji بۆ بەشێکی جغرافی nakin. باشە تا بەحسا عەبی شەڕی کرد ئەس پرسێکی لێرێ ji بۆ مهات شەشێ مەهائەیەک ئەف شەڕە دەست پێ کرد لە پێنجێ ئەو جبین هەبوو شەشێ مەهائەیەکی یەکسەر ئەف شەڕە دەست پێ کرد لێ ئاگربەس چێ بوو ئاگربەس هاتە هەڵۆشاندن دیسان ئاگربەس چێ بوو ئاگربەس هاتە بن پێکردن چما حکوومەتە شامی ئەبەیەکێ دکەم ئاگربەس هەبوو پشتڕا مەدیت ئێرشێوا دەست پێ کرد لێ گوتن بچنە جهێن خۆیان کوردان نەها هەسەدە دەست جوان جوهان بەردا کوردەمەکی لەژێ دەسەڵاتەوەی بوو یعنی دەستژێ هەر تشتێکی بەردا ji بۆ هەبوونا کوردان و پاراستنا کوردان لێ نەها حکوومەتە شامێ چەکدارن سەر سووریێ بە دوخوازن جهێن کوردانجی داگیر بکە الvê derê ew çiş Kurdan dixwaze یعنی دەرێت دixwazem ئاماژەیە tiştekî bînim niha demê wek artêşa Hesedê hat damezrandin wek ketinê em bêjin rêveberê xweser ji reqa û dêrezorê re hat kirin ewa neş xweberê hat kirin ji ber di derê de Daeş hatibî belavkirin yani hemleyê pê hemlê ji bo parastinê wê xakê ew hêzên em bêjin Hesedê hatin damezrandin ji bo wê jî demê ew ketinê rêveberiyê xweser di derê de çêbûye ser wê esasî çêbû û ne ji bo parastina Kurdan tinê bû po parastina neteweyên din jî bûye yani demê di derê de ew ketinê ku reqa û dêrezorê çêbû ne wek em bêjin işte hêzekî Kurdî hatiye dagir bike di hundir coğrafiyekê de Sûriyeyê navê xwe Kurd û Ereb hene Kurd çûne Ereba dagir bikin ne bi şewezî car cara di raghandên de wisa tên naskirin ku Kurd çûne cihê Ereba dagir kirin yani bi wesîlê ew dikin ama di esas da yani di hemlê Bahûzê de dest pê kiribû ku ew çeteyên Daişê bermahiyên Daişê ku ji Kubanê de yani nemabûn bermahiyên wan dêrezorê û Reqayê de hatin yani temam kirin bi hemle heval derbasî û derê bûn ew hemla jî bi awayekî serkeftî serket û xelkî û derê bangewaziyê rêveberiyê xweser kir ji bo wê jî demê rêveberiyê xweser çî û derê bangewaziyê wê gelî çî û derê îro eger vekşînek jî çêbûye em yani ewa çi ye ême dibe hîne rûjê destpêkê de jî bi heteşê re jî hat gotin ku biryar ê wî gelî ye bixwaz bê em tê dabin em tê dabin bixwaz bê em derkevin em derkevin biryar ê wî gelî ye ema hat astekê ku rastî beşek negiştî em kanin bêjin beşek ji wan pêkhateyên Ereb rastî ne durust bûn bi Kurdara ku li derê de rastî yani ew gavên hatin avêtin inkar kirin ema beşekî din jî bi Kurdara bûn û heta niha di hêzên Qesedê de jiyê xwegirtin û kar û xebatê xwe şer dikin li beramberî wê ji bo wê jî ev vekşînê hatiye kirin yani ême ve digerin ser esasê ku ême çû destpêkê me dest pê kir ku em xetê xwe biparêzin îro dîsa em geştin ew ê xetê xwe biparêzin ji bo wê jî di daxuyaniyê heval mezlûm de jî hat diyarkirin ku rastî ew herêmên ku em tê de jî digirin ew xetê sûr e kes netwane tadey lê bike kes netwane bibêje ez tê kem daxil û derê derbas bike destê te xweş bin kak derûn من بەریان هاژی ئاماژەب ئەوێ پرۆژە یاسایە کریە کو لێ ئەمریکا بڕیاڕۆسایە کۆ لێندسی گراهام سیناتورێ ئەمریکیان لەوێ دەرێ و ئەبێ پرۆژەیە یاسا پشتەوانیا کوردان دێ ببە ئەنجومەنێ پیران بە بۆ چۆناتە ئەگەر دەنگی لەسەر بهێتەدان چ گۆڕانکاریە ji bo Kurdan ji bo ئەبی شەڕی ji bo ڕۆژاوایê Kurdistanê dروست bike we li Ewropa çawa behsiya vê proje yasayî tê tekirin زۆر باشە دەستت خۆش بێ بەڕای من ئەوە باشترین ڕێگایە کە ئێمە تا بۆمان بکرێ ئەوە بکرێ زۆر زۆر باشە ئێمەش دەستمان پێکردو لە دیوی خۆمانەوە هەندێک شتێ دێتە دەستمانەوە ئێستا تۆ دەنگت پێیاوە من دەنگم چی؟ تۆ دەنگت بەو پرۆژە یاسا داوە؟ من ئیستا بینیم ئەوەیان بەڕاستی بەڵام ئێمە لە ئەوروپا لێرانێ من نەمبینی بوو ئەمەیان بەڵام لێرانە ئێمە خۆمان کە یعنی خۆی خۆم ڤیدیۆ شتەکانم بردووە کردمەتە بەردەم
زۆر کەس ئەوانش ئەوەیان پێ باش بوتیان ئەم مەتریاڵا بێ هەمووی هەڵبگیرێت بۆ ڕۆژی خۆی دانیشین بتوانین تحقیقی لەگەڵا پێم پێویستمانە بێ سێمە لەو هەوڵدانەیە بەڵام من هەموو جارێک ئەڵێم ڕێگا یاسایەکە زۆر گرنگە ئینسان نابێت لە دەستی بدات چکە ئێمەی ملەتی کورد عادەتێکمانەیە خاتون زۆر عاتفین زوو شتمان بیرەچێتەوە یعنی حتا ئێستا ئێمە بەسم دۆسێنێ دۆسەی ئەمفال و هەڵبجەتی حتا ئیستاکە و ئەو دۆسانە چارەسەر نەکراون هەروە خۆیان ماونەتەوە بەداخەوە کە هەرواشتی تریش دێتە سەر سەفتا بێتە سەرم کێسانە ئەمە یەکێکە ئێمەی ملەتی کورد گەورەترین تاوان لەگە خودی خۆمانەکەین ئەگەر دوژمنمان سزا بدەین لە ڕووی یاساوە بڕوان پێ بکە ئاوە بە ئاسانی تورکیا ناتوانێت بێ کورد بکوژێ یان کورد شەهید کات بەڵام ئێمە کەمتەرخەمی ئێمە لەوە پێش ئەوە بوو مەسەن بۆ نمونە 3 ملیۆن کورد ئێمە لە ئەوروپا هەین باشە هەڵوێستمان نییە پێویستمان بە یەکگرتنێک و ماڵێکە کە بتوانین لەم دۆسانە بێدەنگ نەبی یعنی شتەکان گەلێ زۆرە لە ڕووی یاسای و هیواداریشم ئەمەی وا بەڕێزیان کردویانە من بەداخەوە لە زاراوەکەتان زۆر تێ ناگەم حەزەکەم ئاسایە بۆ تەکەم بە زاراوی سۆرانی زۆر ئاساییە مەبەستمەوە بۆ ئەو پرۆژە یاسایە کە دەچێتە ئەنجومەنی پیران لە ئەمریکا و بڕیار وایە کە دەنگی لەسەر بدەن ئەو پرۆژە یاسایە دەتوانێت گۆڕانکاری لەسەر وەزعەکە بکە دەتوانێت ئەم شەڕە ڕابگرێت ئێستا تێگەیشتی باڵێ بەڵێ جوان تێگەیشت زۆر باش من ئەتوانێت واتوانێت ڕاگیری خوێنیش بێ بەڕاستی پێ بڵێ زۆر باشە ڕای من دەست خۆش ئێستا ئەگەر باسی کۆبانێ بکەم لە کۆبانێ لە دەوروبەری کۆبانێ هەموو گەماڕوو دراوە ئێستا شەبینین کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگە لەسەر ئەمە بۆچی تا ئێستا کۆمەلگەی نێودەوڵەتی نەهاتوتە سەرخەت هیچ شتێکی بۆ ئەم گەماڕووی کۆبانێ نەکراوە کە ڕۆژانە دەبینین زۆر دیمەن دێتە بەرچاومان خەڵک مناڵ ژن هەمووی ئێستا پێویستیان بە قومێکی ئاوە ناتوانن ئاو نییە خواردن نییە شیری مناڵان نییە یعنی بۆ تا ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی بێدەنگە هۆکارەکەی چییە؟ یەکێک لەو هۆکارانە بەڕای من ئەو هۆکارە و عەقدەیە دانووسی و عەقدە دەورێ زۆر گەورەی هەیە چکە مادە و یاساکان بەو عەقدەوە بەستێتەوە بەخۆی کە سڵاحێتێکی زۆر بە شەرعەدا کە جوولانەوەی هەبێت و بێدەنگیەک بۆ ئەمان دروست بکە بەڵام معنای ئەوە نیە ئەم کوشتن و بڕینەش حتامان بێدەنگە بن لەو قەناعەتەنی بەڵام ئیستەش هەر ئەڵێم من خودی خۆم دایمە دەست بۆ خۆم درێژەکەم حەز ناکەم بە بەرامبەر بلێم غەڵەتە ئێمەی ملەتی کورد ئەگەر کوردەکانی ئەوروپا وەکو چوونە سەر شەقام هەندێک جێگای گرنگەیە ئەگەر گردەوە بین لەوێیانە بە زووترین کاتەتوانین ئەمانە ڕۆڵمانە هەبێت و گۆڕانکاری بکەین هەر ئێمەی کورد خۆمان کە تاسیرات بکەین لەسەر ئەوروپا کە بتوانین بە زووترین کات ئەم کێسە چارەسەر بکرێت چکە چەندێک تاخیر بێت شەهیدمان زیاترە بێ لەو ناوچەیە باشە ئێستا چی لەسەر شانی ئێوەیەوە کوردانی ئەوروپا لە دیاسپۆرا دەتوانێن چی بکەن بۆ ئەم بارودۆخە بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ کوردان بەگشتی دەتوانن چی بکرێت بۆ نمونە ئەوەی ئێمە ئەتوانین ئەو کەسانی خۆیان لە دەسەڵاتان ئەو کەسانەی کە خۆیان ئەتوانن گۆڕانکاری بکەن من لە با بڵێن ئەمانە کۆنتاکتمێ خودی خۆم لەگەڵیانە حیوارەکەین قساکەین لەسەر ئەم بابەتانە داوایان کردو وتیانە بە زووترین کات کۆنفرانسێکی کوردەکان دروستکە بەشکم بڕوین لەگەڵیانە قسە بکەین و ڕێگایان پێشان بدەین بە چی شێوازێک ئەمانش بەهێزتر ئەتوان لەسەر ئەم دۆسەیە کار بکەن ئێستا لەگە کوردەکانی یەتوبۆری بە خۆشحاڵیەوە زۆر لە چالاکین کە بتوانین ئەو کۆنفرانسە بە زووترین کات بەدەستی بێنین بەشکم بتوانین پیلانێکمان هەبێ لەم ڕۆژە ڕەشە ڕۆژاوە ڕزگار بکەین ئەمەیە ئەتر نازان بە تا کۆش ناجێ باشە ئەو کۆنگرەیە کەی ئەکرێت هیچ کاتێکتان دیاری کردووە بۆ ئەم کۆنگرەیە و کوردانی ئەوروپا تەنیا سوید نا لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە هۆڵاندا ئاگادار کراوە کە هەمویان بێن و لە شوێنێک لە وڵاتێک بەشداری ئەم کۆنگرەیە بکەن
ڕاستێکی ئەوەیە ئەو کەسایەتیانە لە ئێمە و نێزگن لە شاری یەتۆبۆری پلانەکەیە بۆ ئێمە کفایەتە خەڵکی یەتۆبۆری لەو ڕۆژەیە لەوێ ئامادە بن ئەمە یەک ئێمە ئەو کەسایەتیانە لێرن کە ئەوانش ڕوونکردنەوەیەکە دەن بە چی شێوازێک ئەتوانن ڕێگا بە ئێمە پێشاندن لەسەر ئێمەیە چی بکەین و خۆشیان پلانیان هەیە چی بکەن ئیستاکە لەگەر کوردەکان بە خۆشحاڵینم بوت کە ڕێکەوتوینە کە بە زووتری کاتەوە کۆنفرانسە بکەین و بەڕاستی پێشەوەی کوردەکان ئامادە بن ئەوانەی کە خۆیان لە ناو سوڵتان پێش ئێمە ئامادە بوون بۆ کۆنفرانسە لە بری بتوانن ڕێگا بە ئێمەش پێشاندن و خۆشیان دەست بەکار بن لەسەر و دۆسەیە باشە دەست خۆش بەریبان خان کو ئەف هاگربەستا چێ بووی نام دەبینین ئێرش بەردەوامی هەیە هیچ باوەریەک مایەش بۆ ئەوێ ئاگربەستێ کوردان هیچ هیویەک ژێ ئاگربەستێ مایە نەها يعني زماني السياسة دبيجي مايا بلام عرض واقع تشتن تنرو ددي يعني ما ترسيكي جورا راسيل قال كرد شيبويا إيرو بطيبت روج آوادا دبا كرجلاتي سوريا دا إيريشيكي جورا سر كرد هات يعني جاركي دو سي يعني ام بيجن شش مهيك وحتى روجي إيرو هر جار اگر بس هاتي اعلان كرن هر جار يعني دملي حتى شدا و اگر بستا هاتي تكبرن جبويجي اما نكان بن او باوري هي راست گفتگوی کی ام بيجن هات كرن تا استا انجامي وجي ندياره اما نزان انجامي وجيه بلام سر ارض واقع اما دكاريج تكرن يعني اما لبندي كسك بوما بل شر اگر بس تواوا شر نما ام سربي استيدا ام نكان كارو خوات بكن يعني آماده كاري تنكرن باور بکن باوري ادي اصل باوري در باس كري راسته يعني قال لي كرد نما كان باور بكي اجبر پر بو يرم بايش السر ما هاتن در باس كرين كو راستي ادي نزاني تبكي باور بكي تبكي باور نكي طيب دفي قناخي هستيار ده وكرد انسان عاطفي لميزات كن وكرد انسان تاني بهستن لميزات كن يعني نكردكي كوراستي اي شكل سروي ده هاتب كرن جوي ايش هي سود ور بگري بو شكلي لنانرن بو وجي يعني ايرو ايما اگر اشتي بل گل اشتينه اگر شربه آمادهکارین گوره دکن يعني ايما ده هر دو ملان دا گرک آمادهکاری خابکن اگر امنکن دیسا امنزان يعني بلكي خاباندن کی مزن جل بي هبه راست ايما جبوه به هر شواز کی گرک ام آماده بن يعني اگر با اشتی بم آماده نه یا اگر به شر بم آماده بن باشە هیچ ژێ هەفپەیمانێکی کوردان یان ژێ دووستێکی کوردان هەیە کاریگەریەکێ لەسەر سووریێ سەر تورکیە سەر ئەمریکا دروست بکە بشتێ بەسە قڕکردن بەسە ئەفشەڕی دەگەل کوردان بڕاستی کورد هەژی ئەوی شەڕینینن کەسێک هەیە ئەبەیەکێ بکەنەها ancak gelê Kurd bixwe bike. Yani rastî divdeyê de çi hat diyar kirin. Yani ême wek gelê Kurd anca bi gelê xwe ême palpiş bin. Anca bi hebûnê wî gelî rastî helwestî wî gelî ême guan bim tiştî bikin. Na îro eger em siyasetê baş bixwînin em ê bibînin ku siyasetekî bi hûrguliyên wê şerekî pir mezin li beramber Kurda hebû taybet li hundir rojava da Bakur Rojhilatê Sûriyê de şerekî pir gewre hebû. Lê bi yekkirinê yekrêziyê gelê Kurd ku îro rastî bi xwînê şehîdên me hatin amade kirin, hatin hazir kirin. Bi bangawaziyekê ku rastî ew helwesta hat da diyar kirin ku ême ancak bi hebûnê xwe xwe îsbat bikin. Îro jî him di hundir Kurdistanê de wextê dibêm Kurdistanê ev beş nakim hem di hundir Kurdistanê de Kurdistan beşkirînîne bila dijmin her bixwe beşket. Belê. Hem di hundir Kurdistanê de hem dervayê Kurdistanê em bêjin li Awropayê, li Amerîkayê, li cihên dîtir yani dervayê em bêjin Kurdistanê de êdî ew helwesta hatiye derxistin ku kes nekwane bibe Kurdek li vir derê tuneye yan jî Kurd bê mafin bê helwestin bê îraden. Ji bo wê jî me bi xwînê xetê xwe çêkir
و بخونه ئەمێ مافێخوا بگرن دەست ji ber ڕاستە ئێمە جار جارە وسا تەماشای دەولەتên derva dikin dibêjin îşte dewletê derva belkî bi yasayên mirovî bi di astên navneteweyî de kan bin tiştekî bû me wek Kurd bikin lê tê xuyakirin eger ême wek Kurd li ser piya nesekirin mafê xwe naxwazin kes mafê me nadê me. دەست خۆش بووتە سپاس. سپاس بۆ بێریڤان محەممەد ئەنداما ئەنجومەنا پەیادا لە ستودیۆی میێوانان بوو دەروون سای مەسۆن چاودێری سیاسی ئەو ژی لێ سوید میێوانێ کورسات نیۆز بۆ حەسەن شەڕ و ئەو ژی لێ ڕوشعاوا دەگەلمەدا بوو گەلک سپاس بوو تەواهیە هەوە بژی بەرخودانا ڕوشعاوا بژی کورد بژی کوردستان دەست خۆش یەک هەڵویستیا کوردان سپاس بۆ بینەریە هەوە هەر شاد.